دایکی مرۆڤە نیوەی کۆمەلگایە خوشکی مرۆڤە ئێمە چۆن دەبێت ڕێز لە ئافرەت بگرین یعنی چۆن دەبێت دەست لەبەر کەسێک بریnkەی کە دایکی تۆ بووە یان نابێت دەبێت ڕێزێکی تایبەت لە ئافرەت بگیرێت چونکە ئافرەت نیوەی کۆمەلگایە ئافرەت دینت تەواو دەکات ئافرەت یعنی دەبێت ڕێزێکی تایبەت لە ئافرەت بگیرێت وەکو ئەگەر تۆ ڕێز لە ڕێگەزی بەرامبەرت نەگریت ئەوەتە ڕێز لە دایکت نەگرتووە کەواتە یان ڕێز لە خوشکت نەگرتووە ڕێز لە داپیرە گەورەت نەگرتووە ئەوە دەبێت ڕێزێکی تایبەت لە ئافرەت بگیرێت وەکو لە کوردستاندا چونکە کوردستان دەبێت فەرق بێت لەگەڵ هەر وڵاتەکانی دیکە دەبی ڕێزی ئافرەتی بگری و حتما ئەو شتە پێویستە بە پیاوەکی تێگەیشتی بی حتما بە خۆمان هەمومان دەزانن ئافرەت وەکو بڵێن ڕەگەزێکی زۆر زۆر حساسە بەو حاڵەتەی بە من بی دەبی پیاوەکەی زیاتر ڕێزی ئافرەتەکەی بگری و وەکو برادەر نەک وەکو کە ئیشتەکی جیاواز بەڕاستی بێ ڕێز لە ئافرەت بگیرێت ئافرەت چۆن دایک و باوکمان ڕێزی لێگرین دایکمان چۆن ڕێزی لێگرین ئەبێ بەرامبەرەکەی کەشمانەوە ڕێزی لێ بگرین بەڕاستی ئافرەت شتێکی گەورەیە و هەمومان هەر لە ئافرەت بووینە ئافرەت بە ڕێزە